زان و خۆشەویستانی کورسات و کورسات مەگەزین لارکوێیەکەن جوانترین سڵاتان لەبێتەوە کاتتان باش بێت هیوای دڵخۆشی و تەندروست باشیتان بۆ خوازم ئەمڕۆ ڕۆژی 8 مارسە و ڕۆژی ژنانە ڕۆژی خانمانە جا 8 مارس ڕۆژی درەوشانەوەی ئەو هێزە نەرمەیە کە تەواوی جیهان ڕاگرێت ئەمڕۆ تەنها جێرانەوەی مێژوویەک نییە بەڵکو گەورەکردنی ئەو ڕۆحە زەحمەت کێشەیە کە تەواوی جیهان ڕاگرێت جا ئەمەوێت بە بۆنەی ئەم ڕۆژەوە کە 8 مارسە و ڕۆژی ژنان و ڕۆژی خۆمانە وتەیەک پێشکەش بە تەواوی ژنانی کوردستان بە تایبەت و تەواوی جیهانیش بکەم بێگومان ژن دەریایەکە لە بەخشندەی و چێوێکە لە خۆراگری جیهان بە بێدەنگی ژن بێدەنگە و بەڕەنگی ژن تاریکە پیرۆزبایی لەو هێزاکەم کە بەردەوامی بەشیانەت جا ئەمڕۆ دەستگای میدیای کورساتیش بێگومان یادی ئەم ڕۆژەی بە گەورەی ڕاگرتووە هەر بە بۆنەی ئەم ڕۆژەوە دەستێک چلی با بڵێن چڵە نێرگزێک و هەروەها لەگەڵەوە وتەیەکی زۆر جوان کە لە هەمان کاتیشە ئەم نامیلکەیە نووسینێکی زۆر جوانی لەسرە وەکو سوپاسێک وەکو پێزانینێک بۆ کارمەندان و بۆ خانمانی دەستگای میدیایی کورسات جا من حەزەکەم وتەکە بخوێنمەوە چونکە هەر لە سەرەتای داخڵبوونم بۆ نێو دەستگای میدیایی کورسات تۆزێک بەپەلە هاتبوو کە ئەمەم بینێ یەکسەر هادئ بوومەوە و زۆر دڵم پێی خۆش بوو کە ئەم چڵ نێرگزەم وەرگرت و هەروها ئەم نامیلکە جوانە و ئەم وتە جوانەی لەسەر بوو بۆتانە خوێنمەوە خانمانی کوردستان نمونەی فیداکاری و کۆڵنەدان و سەربەرزین هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ هەموو ئەو خانمە بەهێزانە دەخوازین و شانازی بە هەموو خانمانی کوردستانەوە دەکەین کە هەمیشە ماندوونە ناسانە و ئازایانە هاوشانی هاوکارە پیاوەکانیان کاریان کردو و هیچ کات ماندوو نەبوون هەر بە بۆنەی ئەمڕۆوە هاوکارمان سۆنیا بڕگێکی بۆ ئامادە کردوین و گفتوگۆکە لەگەڵ خانمانی نێو دەستگای میدیایی کورسات و لە هەمان کاتیشا هەندێشتی تکەی تیا خۆتان بالا بڕگەکەەوە بینەری بن. سڵاوتان لەبێ ڕۆژی گیانی ژنانتان لە پیرۆز بێت لەم ڕۆژەیە دەستگای میدیای کورسات بە ئەرکی خۆی زانیوە کە ڕێز لەو کچوژنانە بگرێت کە لەنێو ئەم دەستگای و لە بەشە جیاوازەکاندا کار دەکەن هەر بۆیە لێرەوانێ پەیامی خۆشەویستی و ڕێزی بۆ کچان و ژنان دەنێرێت کە لە ڕێگەی پێشکەشکردنی چەپکێ نێرگزی بۆن خۆشی بەهارەوە لەگەڵ نامیلکەیەک کە نامیلکەکە ئەمەیە لۆگۆی کورساتی لەسرە هەروەها پەیامێکی لەسەر نووسراوە کە بۆ ئەو کچوژنانەی دەنێرێت کە لە نێو ئەم دەستگایە کار دەکەن هەر بۆیە ئێمەش ئەمڕۆ ئەم چەپکە گوڵانە پێشکەشی ژنان دەکەین لە نێو دەستگای میدیایی کورسات و هەروەها ئەم نامیلکە بچووکیان پێشکەش دەکەین لەگەڵمانە بن ئێستاش یەکێک لە کارمەندە ماندوونە ناسەکانی دەستگای میدیایی کورساتمان لەگەڵە کە خاتوونێکی بەڕێز و ساڵانێکە لەم دەستگایە خزمەت ئەکات بۆیە لێرەوانێ چەپکە گوڵی ڕۆژی 8 مارسی پێشکەشەکەین خاتون سڵاو لێبە باجارە گوڵاکەت پێشکەشکەم ئەمەش نامیلکەیەکە دەستگای میدیایی کورسات وەکو ئەرکی خۆی ئامادەی کردووە و پێشکەشی ئێوەی کردووە لەم ڕۆژە پەیامی تۆ چییە وەکو ژنێک پیرۆزبایی یادی ژنانی مارسی کەم بە هەموو ئافرەتانی گیان پیرۆزیان بێ و ئیشەڵا بەخۆشییان بێ و هەموو ساڵێک بەخۆشی بێت. تا چەند بە گرنگ ئەزانی لەم ڕۆژە ژنان بتوانن لە سەر پێی خۆیان بۆستن بەو کارێکیکەن هەر کارێک بێت بتوانن پشت بە خۆیان بەستن. وڵی ژن ئەتوانێت لە هەموو کاتێکدا پشت بە خۆی بەستی هاوشانی پیاوان چەندێک پیاو یارمەتی ژنەکەی بدە ئەتوانێت ئەوەنە ژنەکە شاوکاری پیاوەکەی بکە. ئیتر ئەتوانێت بە هەموو جۆرێک خۆی بژێنێ پیاو ئیتر هیچ کاتێک لە کاتی ئەوە نابێت بڵێ ینی پشت بە پیاوە بەستم ئەبێ پیاوە هاوکاری بکە ئەتوانی بۆ خۆت هاوکاری خۆت بکەیت. لەم ڕۆژە چی بە ژنان و کچان دەڵێ؟ ڕۆژە پیرۆزباییە دیماسی گیانیان لێ یەکەم لە هەموو ئافرەتانی کوردستان. ڕۆژی 8 مارس لە پیرۆز بێ دەستگای میدیایی کورسات نامیلکەیەک و چەپکە گوڵێکی بۆن خۆشی نێرگزی پێشکەشی کارمەندە کچەکانی کردو. زۆر سپاس گیانی من بژیت ئەتوانی هەڵیگری؟ زۆر سپاس. لەم ڕۆژە چ پەیامێکە هەیە وەکو یەکێک لە کارمەندەکان چالاکەکانی دەستگای میدیای کورسات؟
وڵی هەر سەرکەوتن هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم هەروەکو زانن کە ئافرەتانیش بە شانبەشانی پیاوان هیچ جیاوازێکیانە لەم ڕۆژەیە و کورساتی ژماڵی هەمووانە و ئافرەتەکانی کورساتیش خۆتان زانن هەمیشە شانبەشانی پیا و ئیشان کردووە جیاوازی نییە جیازینە و کەواتە لەم ڕۆژەیە چ بەڵێنێک لەگەڵ خۆت دووپاتەکەیتەوانێت کە بتوانیت بەهێزتر لە جاران کار بکەیت. ئەکید ناوەستین هەمومان و بەردەوامە بین زۆر زۆر سپاس بۆ بۆ تۆش گیانی من بژیت سپاس نامیلکێکەشمان بیست و با نامیلکێکەش بینێ فەرموو زۆر سپاس هێڤیان لێرێ هێڤی ئەو چی قسە و خەریکی مەشغوڵیتی چۆنی بەخێر بێ جارە ڕۆژەکە لە تۆ پیرۆز بێ وڵا لەگەڵ بێشن باسی هەواڵمانە کرد بزانین نەشەی دواتر چی بکەین کێ لێبێ کامێرەمانەکان ئەم ڕۆژە لێ پیرۆز بێت و هیوادارم وەک هەموو کات سەرکەوتوبی هێڤیگە قوربانە بەم زۆر زۆر سپاس لە تۆ بیرم نەچێ یەکەم جار چەپکە گوڵی نێرگزی کورسات ئەمەش نامیلکەکە دەستخۆش زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ کورسات کە هەمیشە ئێمەی لەبیرە و کورساتمان خۆشەوێ و ماڵە بۆمان و زۆرنی کاتەکانیش ئێمە لێرین سپاس کە ئێمەتان لەبیر بوو دەستخۆش پەیامی تۆ چییە وەکو کچێکی ڕاگەیاند کار کە لە نێو دەستگای میدیایی کورساتا کارەکەیت چ پەیامێکە هەیە بۆ ئەو کچ و ژنانی کە ئێستا تۆ بینن بۆ نمونە حەز بکەن وەکو تۆ بن لە ڕاگەاندن دەرکەون زۆر سپاس سۆنیاگیان ئەوەنە ئەڵێم بەهێز بن ئەوەی ئەتانەوێت هەنگاوی بۆ بنێن هیچ شتێک قرس نییە و هیچ شتێکیش مەحاڵ نییە هەمیشە مرۆڤ کاتێک شتێکە خاتە مێشکی مرۆڤەوە تواناکەشی ئەداتێ و لێرشی ڕادەبینێ کە دەتوانێت ئەو شتە بکە بۆیە هەموو ئەوەی کە ئەگەروی من هەم بیا تۆ هەت بێ ئەگەر زۆر بە یاکەن بێت ئەوەی کە هەمانە هەوڵمان بۆ داوە و ئەوەی ئەگەر زیاتریشی هەبێت بەڕاستی هەموو کەسێک دەتوانێت بەدەستی بنێت هێویگە من پرسیارێکی ترم هەیە تا چەند دەستگای میدیایی کورسات پشگیری کچان و ژنانی کردووە کە لەم بتوانن پێشکەون لەم دەستگایە و پشت بەخۆیان بەستن سۆنیاگیان ئەوە پێویستی بۆ نییە من بۆ منە وەسفی کورسات بکەم یا من باسی کورسات بکەم کورسات هەمووان دەیبینن لە ماوەی 26 ساڵی ڕابردوش بە لەبەری دەستگاکە خودی خۆی هێرۆخان دایمەزراندوە ژنێک دایمەزراندووە زۆر بەوازحی پێوی دیارە کە هەمیشە زۆر پشتگیری کردوین و لە پشتمان بووە و هەمیشە دەرگای کراوە بووە و دەرگای دەرفەتەکانیشی بەڕاستی بۆ ئێمە کردووە تاوانێکە بتوانین ئەو تاقە و توانایی کە هەمانە نمایشی بکەین و لە کاری باشدا سەرفی بکەین ئەم ڕۆژت لێ پیرۆز بێت و هیوادارین هەمیشە سەرکەوتوبی سپاس سۆنیاگیان لە هەموو خانمانی کورد پیرۆز بێت هیوادارم خانمانی کورد هەمیشە وەکو چۆن پێشەنگ بوون هەروە بە پێشەنگی بمێنەوە جێدەستیان هەمیشە دیار بێت و بیریشم نەچێت پیرۆز بێت لە وەرزشکارە خانمەکانیش تا چەند پێ دوایە وەرزشکارە خانمەکان توانیویانە لەو بوارەی کە خۆیان ئەتوانن تیا پێشەنگ بن توانیوانە دەرکەون و وەکو کەسایەتێکی سەرکەوتوو دەرکەون خانمانی کورد هەمیشە جێگەدەستیان بە تایبەت لە وەرزشی کوردستان و عێراق دیار بووە و هەمیشە پێشەنگ بوون و هەمیشە ئاڵای کوردستانیان لە وڵاتان بەرز کردوتە کامەش بۆ خۆی دەرخەری ئەوەیە کە خانمانی کورد هەمیشە پێشەنگن دەستەکانە خۆش بە دنیاگیان جا ئەمە دیاری دەستگای میدیایی کورساتە دەستگای میدیایی کورسات لە ڕۆژی 8 مارسا کارمەندەمان دوونە ناسا کچەکانی خۆی لە یاد نەکردووە لێرەوە نامیلکەیەک و گوڵێکی نێرگزی پێشکەش کردوون ئەتوانی هەڵیگری دەستگای میدیایی کورسات هەمیشە پشتیوانمان بووە و دڵنیام هەروەش بەردەوامە بێت سپاس بۆیە دەستان زۆر سپاس ڕێزانگیان سڵاو لێبێ سڵاو سۆنیاگیان باش 8 مارس لێ پیرۆز بەساقڵ بم لە تۆش پیرۆز بێ لە تەواوی ژنانی جیهان بەتایبەت ژنانی کورد و ژنانی کورسات توێکێکی لەو پەیامنەرە خاتونانی دەستگای میدیایی کورسات کە هەمیشە لە هەواڵەکان و لە بابەتە جیاوازە راپۆرتەکان ئەدبینین لەم ڕۆژە پەیامی تۆ چییە بۆ کچان و ژنان سەرتا با نێرگسێڵ نێرگزەکە دوایتم دوایی پێشکەش دەست خۆش بێ من لێرە ئەمە ئەو پەیامە بگەێنم ژنان و چارچەوەی دەرچوون کە هەر باسی تون و تیژی بکەن دەکرێت باسی سەرکەوتنەکانمان بکەین کە لە هەموو بوارەکانە ژنان ئێستا جێگە دەستیان دیارە چ لەو بوارانەی کە جاران مۆرکی پیاوانی پێوە دیار بوو چ لەو بوارانەی کە ژنان بەڕاستی نێتوانێت بێتە دەرەوە لە ماڵەکەی خۆیان وت ئەو ئیشە بۆ پیاو کراوە بەڵام ئێستا سێرەکەین ژنانێکمان هەیە و ئیشانەکەن کە هەم سەرکەوتوشنتیایە هەم جێگەدەستیشان دیارە هەم توانیشیانە ئاراستەی ژیان بگۆڕن
بەو دیوە پەمەی و جوانەی کە ژنان لە ناخیانە هەیە بەوەش ئەوە دەربخن کە ژنان دەکرێت ژنی ماڵەوە بن دایک بن دەکرێت ژنی دەرەوە بن دەکرێت ژنانێک بن کە لە پۆست و لە باڵاکان نابن کە هەزاران پیا و سەدان پیا و لەژێر دەستیانە کار بکەن. وەکو پەیامنێرێک کە لە کورسات نیوز کارەکەیت تا چەند پێت وایە دەستگای میدیای کورسات دەرفەتی باشی ڕەخساندۆ بۆ ئەو خانمانی لێرە کارەکەن. لەخوا بەزای بێت لە دەستگایەکە کارەکەین کە ڕێز لە ژنانە گیرێ ژنان دەکرێت لە هەر بەشێکی ناو بوارە ڕاگەاندنەکە جێگەی بکرێتەوە بۆ نمونە لە پەیامنێریە لە بێژەریە لە پێشکەشکاریە سەردەمانێک هێشوخان سەرۆکستافی یاخود بەرپرسی ژووری هەواڵی کورسات نیوز بوو کە ئەوەش لە ڕابردووە هەمیشە پیا و بەڕێوی بردووە تا چەند ساڵێک هێشوخان بەڕێوی بردووە لە یان بەشەکانی تر بە گشتی ژنان توانیویانە جێگە دەستی خۆیان دیاری بکەن لە ناو هەموو بەشەکانە. ئەگەر چەند ژنێکی تیانە بێ ژنێکە لەنا ئەو بەشای هەبێت و بتوانێت ئیش و کارەکانی ڕۆژانە هاوشان لەگەڵ هاوڕێ پیاوەکانی هاوڕێ کوڕەکانی بە باشتر ئەو کارە بەڕێوەبەرە. بژیت و زۆر سپاس و سەرکەوتوبی وەک هەمیشە زەکەشتان دەستخۆش بۆنی خۆشە زۆر نرگزی کوردان لۆگۆکەی کورساتیش چکە نێرگزە ئەو تایبەترە لە لامامێکی جوانی کورساتەوە سپاس بۆ ئیداری کورسات و بەڕێوەبەرانی کورسات دەستخۆش شتێ نێرگزێک و کارتێک هەڵگرە کەیکی کورسات ئەمە دیاری دەستگای میدیای کورساتە بۆ کارمەندە خاتوونەکانی وەکو ڕێز و پێزانینێک بە هەڵومان دووبوونی ئەوان لەم دەستگایە پاسەکەم هیوای سەرکەوتن بۆ هەموو خانمانی کوردستانە خوازم و لە تۆش پیرۆز بێت. پێمە چێ لەم ڕۆژەیە؟ هیوادارم هەموو خانمێک بەردەوام بێت لە فیداکاری و لە ئیشکردن شان بەشانی پیاوان لە هەموو دەستگایەکی میدیایی و لە هەموو شوێنێکی ئەم کوردستانە و لە هەموو کەسێک پیرۆز بێت. سڵاو لێبێت هەشتی مارسی لێ پیرۆز بێت. سپاس لە تۆش چەپکە گوڵی دەستگای میدیایی کورساتە بۆ کارمەندەکانی هەمیشە سەرکەوت چاو خۆشحاڵم. ئەمی تۆ چییە لەم ڕۆژەیە بۆ کچان و ژنان؟ لە هەموو کچان و ژنان دەکەم بەڕاستی ئافرەت ئەگە خۆی بیەوێ خۆی لاواز پیشان نەدا پشت بە خۆی بەستێ بەڕاستی هەم بەهێزە هەم ماڵەوە هەم دەرەوە ئەشتوانێت تەنسیق بکە. ناسەکانە خۆشبێکێکی لە کارمەندەمان دوونە ناسەکان کە خواردنی خۆشمان بۆ دروستەکەی لە کورسات هەمیشە لە ساخی قوربانە بم لێوەش پیرۆز بێ و لە هەموو کرد قوربانە بم هەر بەخۆش بۆ ئێوارە بۆ بەربان خواردنی خۆشە بۆ ئامادە کردوین طبعا ئەوەی بینیمان و بیستمان پەیامی پیرۆزبایی بەشێک لە کارمەندە خاتوونەکانی دەستگای میدیایی کورسات بوو وەک هەمیشە کورسات پشگیری ئەو خانمانەیە کە لە نێو دەستگاکەیە لە بوارە جیاوازەکان و بەشە جیاوازەکانی کورساتە کارەکەن هیوادارین وەک هەمیشە کارمەندە خاتوونە جوانەکانی کورسات لە لووتکەی سەرکەوتنا ببینینەوە و کورساتیش وەک هەمیشە پشگیریانە بێت. دووبارە ئەم ڕۆژەتان لە پیرۆز بە هیوادارین ژنان و کچان هەمیشە بتوانن لە لووتکەی سەرکەوتنا بن.